بەشێک لە هاوڵاتیانی بەردەڕەش گلەیی لە گرانی نرخی کرێی ئەمپێرە مۆلیدە هەلیەکان دەکەن کە بۆ مانگی 12 ساڵی ڕابردوو نرخی هەر ئەمپێرێکی مۆلیدە 10250 دینار بووە. هاوڵاتیانی بەردەڕەش لەم نرخە ناڕازین، داوا لە ئەنجومەنی پارێزگای دهۆک دەکەن پێداچوونەوە بە بڕیارەکەیان بکەن، چونکە ئەم نرخە بەرزە لە توانی هەموو کەسێکدا نییە پارەکە بدات. 30 ساڵ دەوڵەتێک بی نەتوانی کارەبای دابیکە، بە من دابین دەکرێت ئێستاکە بە کەرتی تایبەت بمداتێ هەموو کوردستانە پێدابین دەکرێت. ئەنی هەتا 30 ساڵ دوای ئەو نرخەیە گەلێک زۆرە. هەموو دنیا تیجاری بەو شکلێ بەزنە 5 قات، ئەنی گەلێک زۆرە بەڕاستی داوا دەکەن لە حکوومەتی هەرێم بە زووترین کات پێداچوونەوە بکات. ئەمپێری بە 12,000 دینار دەکات 10 دلاری ئەو زمانە، یعنی گەلێک زۆرە. دەوڵەتێکی جیرانمان کە تورکیایە ئەو پارە زۆرەی لە خەڵک وەرناگری و ئیژیشەیە کار و کاسبیە باوەڕکە کاسبێزە زۆر کەمە. ئەی داوا دەکەین بەڕاستی زوو بە ئەوەی خۆی سیاسەتی خۆی دابستەوە 30 ساڵە کارەبای بۆ ئەو خەڵکی پێدابین ناکرێت. سەرەڕای بێبازاری و بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و دواکەوتنی موچەی فەرمانبەران نرخی ئەمپێری مۆلیدە ئەهلیەکان ژیانی هاوڵاتیان و کاسبکاران بە زەحمەتتر کردووە. ڕوبعک بوو دە ڕوبعکی ئێستا تقریبا دەکات 20 پێشتر کە ئیشا بوو. ئارێوەلە دەرخی دە ڕوبعک زۆر لە بەویشی نە ئیشایە نە ڕاتبە نە تشتەکەیە وەڵەو ڕاتبەکە لۆ من نیە بخۆ ڕاتم نییە بەس کە ڕاتە بدرێتە تو بدرێتە غێر کەس بدرێ غێر کەس شێمەش دەبتەوە. نرخی مۆلیدە زۆر گران بوو 4 ئەمپێر 41,000 دای بخوای. ئارێوەڵە ناوەڵا برام نرخەکە گونجاو نییە لەگە بێیشەکە ئێستا کە تو ئیشت نەبیتن ئەمپێر دە ڕوبعک بێت 10 بێتن زۆرە 9 بێتن زۆرە بەس کە ئیشا بوو 15 بێتن کمە. ناوەڵە نرخەکەی لەگە ئێستا دۆلار و ئەوە هەموو بازارەکەی هەموو تێکدا بەس نییە ڕاتبەکە نیە دۆلارەکەش یەکسەرەوە های لێ کرد. هەموو جا دۆلار و زێر عکسیەکە ئەو جارە دۆلار زۆر لەگە یەک بەرز بووە. هەرچەندە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوامن لە حکوومەت ئەو بارە قورسەی سەرشانی هاوڵاتیان کەمتر بکاتەوە، بەڵام بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ باری سەرشانی هاوڵاتیان قورستر دەبێت. سەرمانگ دێتن حتا بە یعامی ڕادەگەین مۆلیدەش دێ لە دەرکەی دەدە سەلام عەلەیکوم ئێکاکەەوە کەی ژیانە ئێستا ئەمن پێم دەدرێ ئەو فلان پێ دەرێ ئەوە ئەدی فەقیرەکە بڕۆ تەمەشای کرێکە کابرا لە کرێیە 250,000 کرێ خانوویتی ئێ باشە کو لۆی دەردەیتن کاکە وەڵا لۆی دەرنانیتن 10,250 دینار. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی کەلوپال لە بازاری خەزای بەردەڕەش ئێستا نرخی ئەمپێری مۆلیدەی ئەهلی لە خەزای بەردەڕەش بۆتە 10,250 دینار. بۆیە هاوڵاتیانی خەزای بەردەڕەش لەو نرخەیە ناڕازین، داوا لە ئەنجومەری پارێزگای دهۆک دەکەن بە دوواداچوون بۆ ئەم نرخەیە بکەن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، باردەڕەش.